من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. لجير فرمایشتی خدای متعال سبحانه وتعالى ورزی دومی پیامی دلان خدا یار به بردوام به. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. خدا یار به ام صالش لمانجی پیروزی پربرکتی رمضان سلسله برنامه‌یک لا برنامه‌ی پیامی دلان لا خدمت و عزیز و خوشویستا دست پیدا کن. ناوی خدای لیدین بوی که نیاز و مبستمانه بتوانی لسری همیان که گرکمانه رضامندی خدا بدست بینین و دواتریش لەگەڵ تەواوی بابەت و بڕگەکان بتوانین کەڵک و سوودێکی بێپیان بە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست بگەینین. خۆشەویستان، تەوەری یەکەم ئەڵقەی بەرنامەی پەیامی دڵان پەیوەندی تاک لەگەڵ خودای متعالە سبحانه وتعالى. لەبەرەوەی هەرێکێک لە ئێمە کە پەیوەندێکی دروست لەگەڵ خودای هەبێ ئەو کات کۆمەلگا بە شێوەیەکی ئەو پەڕی ساغڵەمی ژیان دەکا، هەم بۆ خۆمان، هەم بۆ کۆمەلگا، هەم بۆ خاک وڵات و نیشتمان، هەمیش بۆ دوا ڕۆژی تاکە بە تاشی ئێمە دەبێتە مای کەڵک و سوند و ڕەزابوونی خدای متعال سبحانه وتعالى. خۆشەویستان، ئێمە لە خزمەتی و عزیز و خۆشەویستە لە خزمەتی هەر جارە و لە پۆلێک لە مامۆستانی عزیز و خۆشەویستی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە خزمەتی ئێوەدا دەبین. لە ئەڵقە یەکەمیش لە خزمەتی مامۆستا بەڕێزانەداین لە دەستپێکە بەناوی خۆمان و ئێوەی عزیز و خۆشەویستەوە بە خێراتنشی زۆر گەرمیانەکەین، بەخێر بێن سەرسەر و سەرچاوان، خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. لە دەستپێکی پرسیارەکان جەڕۆنە خزمەتی دکتۆر شێرزاد عەبدولوهاب. مامۆستاجان زۆر بەخێر بێی، پێمان بڵێ چۆنێتی دروستکردنی پەیوەندی تاک لەگەڵ خدا سبحانه وتعالى چۆن؟ بەناوی خدای بەخشندەی میهرەبان. پێشەشی خوای جزای خێرتان داتەوە، خوای گەورە موفق و سەرکەوتوتان بکە، ئەو مانگەش ببێتە مانگی خێر و بەرەکەت یا ڕەبی. طبعا یەکەمین شت ئینسان کە بیەوێ پەیوەندی لەگەر خوای متعال خوای رب العالمین دروستکە لەسەر ئەساسی معریفەت دروست دەبی. ئینسان بەڕاستی هەتا خوای خۆی نەناسی خۆشی ناناسی.
ئینسان ئەگەر خۆشی ناسی خی خۆشی دەناسی. زۆر گرینگە ئینسان ئەو دوو بابەتە زۆر جوان دیراسە بکە. یەکەمین بەڕاستی ئینسان ئەگە خۆی ناسی دەزانێ عەبدێکی ضعیفی محتازی پێویستی بەخوای متعالە لە یەک لەحزەی ژیانی ئەگەر ئەو خودایە پشتی تێبکە و ئینسانە دەفەوتێ لە هەموو ئەو ئەزهیزانەی کە خوای گەورە لە بۆی توی دروست کردووە و خەڵات و هەدیەی خوایە و هیبەی خوایە کە دایتێت و هەر ئەو جیهازە خوا نەخواسە لە هەموو جسمت یەک خەلەل دروست بی ئەتو هەر محتازی ئەو خوایە و پێویستت بە خوایەیە. پاشان دێ سەرناسینی خوای ئەوەی کە خوایەکی متعالی دەوڵەمەندی بێمنەتی بێنیاز لە هەموو بوونەوەرەکانی خۆیدا. جا بۆی خوای گەورە دەفەرمی یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله خەڵچینە بزانن ئێوە فەقیرن بەرامبەر خوا. بەڕاستی ئێمە فەقیرن بەرامبەر خوا. خوا بۆ خۆی خوایەکی دەوڵەمەند و غەنیە بێنیازە. قل هو الله أحد الله الصمد. خوا بێنیازە منەتی بە کەس نییە پێویستیشی بە کەس نییە. هەر ئەمەین پێویستمان بەخوایە هەر ئەمەی محتازی خوای هەر ئەمەی کە خوای گەورە دەبی لێ بپارڕینەوە کە هەموو کاتێک لەحظە ژیانمان ستر و حفزی خۆی لەسەرمان هەر نەگری لوتف و میهرەبانی خۆی لەسەرمان هەر نەگری. جا بۆیە بەڕاستی ئینسان ئەگەر بەو شێوە فکری لە گەورەی و عەزەمەتی خوای گەورە کردەوە فکری لە بێدەسەڵاتی و لە زەعیفی و لە زەلیلی خۆی کردەوە ئەو کات پەیوەندیەکان جوان دروست دەبن. خاڵێکی تر زۆر گرینگە بۆ ناسینی خوای گەورە بە چەند شێوەیە خوای گەورە دەناسرێ. یەک لەوانە بە ڕێی ئەو کەونە کە قورئانێکی بێدەنگە قورئانێکی سامتە ئەوەی خوێندەوارە و نەخوێندەوارە ئەتوانی هەموو ئاەتی خوای گەورە لەو کەونە ببینتەوە هەموو نیشانە و عەزەمەت و دەسەڵاتی خوای گەورە لەو کەونە ببینیتن. جا چەند ئینسان فکر لە خۆی و لە کەون و کائینات بکاتەوە ئەوەندە عەزەمەت و دەسەڵات و میهرەبانی خوای گەورەی لۆ بەدیار دەکەوی. خاڵی دووەم بڕێی ئەسما الله الحوسنا ناوە جوانەکان و سیفەتە پاک و بەرزەکانی خودای گەورە. سان بەڕاستی چەندی ڕاستەی ناوە جوانەکانی خوای گەورە بکە سیفەتە بێگەردەکانی بکە ئەوەندە گەورەی و دەسەڵات و میهرەبانی و ڕەحمان و ڕەحیمیەتی خوای گەورە قەیومیەتی خوای گەورەت لۆ بەدیار دەکەویتن. جا ئینسان بەو جۆرە فکرکردنەوە لە زەعیفی و بێدەسەڵات و زەعیفی خۆت لە گەورە و عەزەمەت و دەسەڵاتی خوای گەورە لە خلالی کتابەکەی لە خلالی ئەو قورئانە بێدەنگەی کە کەون و کائیناتە لە خلالی ئەسما الله الحوسنا بەڕاستی ئەو وەختی ئینسان پەیوەندێکی زۆر تۆکمە و جوان دروست دەکا بەرامبەر خوای کە دەزانی ئەو خوایە معبودی بە حەقیەتی کەس نییە مستحقی پەرستن بێ ئیلا ئەو خوای متعالە نەبێ کە خاوەنی هەموو سیفاتێکی جوان و ناوێکی جوانە. خوای گەورە پاداشتە تەمام سێبرس بەڕێز مامۆستا ڕزگار تێڕوانینی قورئانی پیرۆز لە بەوەی کە هەرێکێک لێمە بتوانی پەیوەندێکی تۆکمە و دروست لەگەڵ خودابی دروست بکات چۆن لە قورئانە باس کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا ونبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. طبعا علاقي بين مروف لجزاتي الله سبحانه وتعالى علاقيك كخدا جل جلاله خالق بديه نرى مش مخلوق بديه دراوين زقل مسألة إيمان معرفة ناسين خوا سبحانه وتعالى كمالك علاقي ديك هنا كخواي سبحانه وتعالى لقرآن باسي أكا لمروفو لقر خوا جل جلاله يعني لخوا ولبو مروف لو أنا علاقي زينشين كرديني خدا لبو مروفا كان لسرزوي إني جاعل في الأرض خليفة كأو زينشين كردنا داوا كردنا لمروف كسرزوي آودان بكاتوا هو أنشأكم من الأرض واستعمركم فيها كأبي أو زوي آودان بكاتوا وإلى قوبي وندي عبودية طاعة جيرالي كردنا للاين مروفو لبوزاتي الله سبحانه وتعالى كهمو مظاهر همو لانا كان الجيان بهر هموشتوا أبي أو معنا درب بري قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين مروف جياني مردني وأوشي أيكا هر هموي علاقة وبيوست بخدا سبحانه وتعالى بويا علاقي
قرب وعلاقي نزيشي ومناجات لقرزاتي الله سبحانه وتعالى. أو كاتيك خواي قول سبحانه وتعالى ونحن أقرب إليه من حبل الوريد. شادماري مل كلا خواي قول لمروف نزيكا أو مروف أو علاقة وبيوند يدرس أكا لروي دعاء ولقر خدا سبحانه وتعالى ادعوا ربكم تضرعا وخفيا. بوبري ملكتسيوة أو علاقة أبسي لقر خدا جل جلاله. وعلاقي رحمته وعلاقي مغفرته لخوشبون لخوا ولبو مروفكا كخواي يقول سبحانه وتعالى أفرمي ورحمتي وسعت كل شيء. لازمني وأنا إيمي مروفين كأو رحمتي خوا سبحانه وتعالى بما انقرتوا وخواي يقول سبحانه وتعالى وعد أدا بلي خوشبون لبو كسي كبقريتو لاي وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحة. وعلاقي خوف ورجاء لبيني ترس لبيني الرجابونيش بخوا سبحانه وتعالى نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم. وعلاقه بيوندي توكلوا بجبستنو سي قومة ما نبون بذاتي الله سبحانه وتعالى لقر أوي مروف أسبابه كاركانيش بدز بقري كأفرمي ومن يتوكل على الله فهو حسبه. يعني خواي قول سبحانه وتعالى كافيتي بوي أفرمي فإذا عزمت فتوكل على الله. وعلاقي ابتلاو تاقي كردنو للاين خواي قول وصبريش للاين مروفوا ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. أو كات كمروف سبري لسر أقري أو علاقي لقر خوا دروز أكا خواي قولج أفرمي إن الله مع الصابرين. وعلاقي جزاو باداشت وعدالتي إلهي سبحانه وتعالى لقر مروف ولا يظلم ربك أحدا. بجري أو عملو كارو كردوي أقر ساكبي مروفك أنزامي أدا باداش وقردتوا خوانا خواسته أقر خرابة بي توبي لسرنكا أو كاتج نتيزكي ورقرتوا فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. بارك الله بكم ومصدق خوش بي. برز دكتور خالد ديدو تيروانيني فرمايشتكاني رسول الله صلى الله عليه وسلم زاد قولي بيت فعلي تقريري سبارت بابي وندي تاك لقى الخدا سبحانه وتعالى. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. ديارة پیغمبر صلى الله عليه وسلم يقلئ شهر قوركاني لدعوه بانقوازي كردي راشيشاني أو خلقبو لولاي خواي قورا بانجوان بكا لولاي خواي قورواز لبتو بريستي وعبادتي بتبينن رول خواي تبارك وتعالى. حتى كابن عباس فيردكا پیغمبر صلى الله عليه وسلم إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعين بالله. يعني هموش تيكد لولاي خواي تبارك وتعالى بي يعني حتى لولاي خوشي بيناره فرمي رول خواي تبارك وتعالى بك أو علاقه بيوندي لغير خواي تعالى دروسك بهمون نوعيق لغا رب العالمين. بلو إلى حديثك جبريل لغا تماشا بكين پیغمبر صلى الله عليه وسلم كجبرائيل دي سؤالي ليدك پیغمبر صلى الله عليه وسلم مراتب كان لو بيانك يكم إسلامتي كأوي بريتي لا شهادة ونويج وروجي پاشان ئیمان دێتە پێشەوە کە ئیمان بەخوا و بە ڕۆژی دوای و بە مەلایکەتەکان و پاشان مەرتەبەیەک دێتە پێشەوە پێی دەڵێن ئیحسان کە لێی دەپرسی ئیحسان چێ دەرێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. تۆ بگەوە ئەو مەرحەلەیە ئەوە پێی دەنێن عیلاقەیەکی قوڵ و بەقووەت لەگەر خوای تەبارەک وتعالە وا بزانە خوای تەعالا دەبینی ئەوها عیبادەتی خواکەی. ئەگەر ئەتوش ئەو نەبینی خواي پەروەردگار دەتبینی کاتە ئاگای لە شتەکانی تووە. ئەو عیلاقە و پەیوەندێ بە شێوازێکی وها دروست دەبی بەڕاستی لە بینی تو ڕەب العالەمیندا کاتێک کە دەزانی خوای گەورە دەتبینی ئاگای لێتە لەبەر چاوی ڕەب العالەمینی لەبەر چاوی بزر نابی دوور ناکەویەوە ناتوانانی هیچ شتێ بکەی کەواتە لێرە بەڕاستی ئینسان دەبێ ئاگادار بی. يعني حتى قسەی تأثيري لخلق زیاترە بی ئەگەر بێت و ئەو ئینسانە زۆر لەگە خوای تەعالا تێکرد. وێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەجلیسێ أصحاب دانیش بن قسەی کرد فەرمووی بەندەی وا هەیە ئەگە داوای دینارەکت لێ بکە داوای درهەمەکت لێ بکە داوای فلسەکت لێ بکە نایدی بەڵام داوای بەهەش لە خوای بکە خوا قسەی ڕەت ناکاتەوە. ئەگەر بڵێ خوایە ئەو ئیشەم هەر دەبی لۆ بکەی و سوندش لەسەر خوای بخوا من لو أقسم على الله لأبره خوا قسەکەی بەجێ دەگەینی ئەوەندە عیلاقەی لەگە خوا بەقووەتە. فەرمی منهم براء بن مالك
لازم وانە ئەو بەڕائەکە لێرە دانیشتی ئەگە سوندی لەسەر خوای بخوایە تۆ تەماشا فەرموو دەکەکە بڵێ خوایە دەبی ئەو ئیشەی بکەی هەر لۆی دەکە لە غەزەواتەکان تا سەردەمی ئیمامی عومەریش هەر غەزایەک ئەو بەڕای تێدا بووایە سەحابە پێیان دەفەرموو کە زۆر وەزعتە گاودەبوو یا بەڕا ئەقسم عەلا ڕەبیک سوندی لەسەر خوا بخۆ سوندی دەخوار خوایە سوێن بە عیزەت و گەورەی دەبی بەسەرمان بێ بەسەر دەکەوت ئاخیری گوتیان گوتن تا کردە وەسیلەک لۆ بینیم یعنی خەریکە ئەو پەیوەندەی بینی من و خوا گەلک بێهێز دەکەن ئەنگۆ لە بەرەوەی هەر تەکلیفم لێ دەکەن خوایە لەو غەزای ئێستا لەگەر سەحابەدام شەریان بێخە بەڵام ئەمریش یەکەم شەهید بم لێرە زۆر سەحابە پێ بێتاقەت من فعلەنیش شەهید یعنی ئینسان ئەگاتە مەرحەلەیەک سوێند لەسەر خوا بخوا خوای گەورە سوێندەکەی ناشێنی ئەوەندە ڕێز و تەقدیری لەگەر خوابی بەڵام چییە ئەو بوونی لەگەر خوای تەبارەک وتەعالە و تێکەڵ بوونی لەگەر خوای گەورە وەکو ئەو حەدیثەی لێ دێکە لە حەدیثی قودسی هاتیە كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها يعني وای لێ دێ و ئینسانە ئەوەندە نزیک دەبتەوە لە خوای گەورە فەرمێ بما ئەو چاوەی پێ دەبینە دەبما ئەو جێی پێ گوێ لێ ڕادەگری دەبما ئەو دەستەی پێ دەوەشێنی دەبما ئەو پێیکە پێ دەڕۆ یعنی ئەو ئینسانە وای لێ دێ هەموو جسمەکەی لۆچێ بەکاردێ لە بۆ ڕەب العالەمین لۆیە دەبینی کابرایە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ یا رسول الله نەسیحەتەکم بکە بە کورتی چیم پێ دەری دەفەرمێ ئیستەحی من الله كما تستحي من رجل ذا هيبة من أهلك شرم ئەو ها لە خوا بکە وەچی لە پیاوێکی خاوەن هایبەتی ڕیشسپی لە کەسوکاری خۆت شرم ئەو ها لە خوای تەبارەک وتەعالە بکە ئەو ئامۆژگاری منە لە بۆ تو کەواتە بەڕاستی ئێمە دەبێ بێن بگەینە ئەو مەوقیفە بزانین هەندێک بەندەی خوای تەبارەک وتەعالە هەیە زۆر نزیکە لە ڕەب العالەمین پەیوەندیەکی زۆر قوڵی هەیە لەگەڵ ڕەب العالەمین دوعای بکە یعنی ئینسان ئەگاتە مەرحەلەیەکدا جاری وایە شەرم مەکە دوعا بکە بعضی لە پیاوی ساڵحین هەموو جارێ دەیان فەرموو ڕەحمەتی خوایان لێبی واللهی هەر دوعایەکم کردێ خوا جوابی دای تو ئێستا شەرمەکەم زیاتر دوعا بکەم لۆی ئەوەندە لە خوای تەبارەک وتەعالە نزیک دەبتەوە لۆی ئەو جەوە ئیمانیە لە بۆ ئینسان دروست دەبی ئەو عیلاقەی کەلۆ لەگەر خوا دروست دەبی خوای گەورەوەی لێ کە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری خۆی دادەنێ یەکێک لەوانە چێیە ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه تۆرە ئەو موقیفە بی کە عەمەلی بهینە بەرچاوی خۆت کەسێک دادەنیشی لە ماڵەوەدا ئەوها بەتەنەیە کەسی لە کنیەت کە خالیان حەدیثەکە وا باسی دەکا ذکری خوای گەورە دەکا فرمێشی دێتە خوارێ بزانە ئەوە چه موقیفێکە بەرامبەر بە ڕەب العالەمین ئەو ئینسانە هەیتی بەس ذکری خوای گەورە دەکا و دەگریێ خەڵک گوناحی دەکا و پێ دەکەنی ئەوە ذکری دەکا و دەگریێ بەرامبەر بە ڕەب العالەمین خوای گەورە لە جەزای هەندێک لە ژێر سێبەری خۆی دادەنێت خوای گەورە پاداشاتەوە دکتۆر جان لەشتن ساغ بیاخوا لەسەر ئیزنی مامۆستایان دەڕۆینە لای بەڕێز مامۆستا فەرمان شوانی مناجاتێکی ڕۆحی پەیوەندیشی پتەومان بۆ دروستکە لەگەڵ خوا سوبحانه وتعالە خدایا عاجز بيد صلاتي خدایا عاجز بيد صلاتي بقى تبارقايتو شکات می خدایا بدستی درد و غای زبونم بدستی درد و غای زبونم بهول قوتی تو یا نجات می خدایا خزینه رحمتی تو بشمارا بشمارا منیش مسکین
محتاج زكاتهم أيارينا دياري من بروارنجي شواوي من أقر استت لا يادتكم خد بشيش روح وجاني من أقر استت لا يادتكم خد بشيش روح وجاني من خانيتاوم سروش كيتو تك تك دينا خواري بوتو تخوازي سبياكي بياني وشقنا بمقار بقدامي تو تخوازي سبياكي بياني وشقنا بمقار بقدامي تو بوسي زيتون يا دلم مقر كاتتني يا ملم رمتك قرتي أسوتيم معلومة واكتور منيش قلم رمتك قرتي أسوتيم معلومة واكتور منيش قلم تخوازيس فريادم با تراغيني واي شوانم با هرسيم تشتوى لا بينا وده لبيريا كان باس ميوانم با هرسيم ديوا ولا بينا ود لبيريا كان باس ميوانم با أيارينا دياري من بروارنجي شواوي من أقر بيستت لا يادتكم خد بشيش روح جاني من خدای گەورە پاداشی بخێر بداتەوە ماوەسە فەرمان دەست و چاوت خۆش بی خوا سەلامەت نەکە یا ڕەبی. بەڕێز دکتۆر ڕێبواری بەڕێز نمونەی جوانی ئەو پەیوەندە جوانی کە پێشینی چاکانمان هەیان بووە لەگەڵ خودای سوبحانەهو وتەعالا چۆن ئەو پەیوەندیان دروست کردووە هەندێک نمونە لە ژیانی ئەوانش لە بۆ ئێمە باسی بکەی بۆ ئێمە بتوانین وەکو چاوساغێک چاویان لەکەین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی گەورە طاعت و عیبادەت و پرستشی ئەم مانگەلیە قبول کردی بێتین بۆ خاتری گەورەی و عەزەمەتی خۆی. دوعای خەیر و تەوفیق و هیدایەتم بۆ جەنابتان هەیە و خۆشحاڵم لەگەڵ ئەم مامۆستا بەڕێز و قەدرگرانانە لە خزمەتی دینەکەی خوا و مسلمانانە بین. دیارە خواهی گەورە لە قورئانی بەرز و پیرۆزە ڕێنماییمانەکە بەوەی کە ئێمە کاری باش و کاری چاک بکەین و لەگەڵ ئەو ڕێنماییە خوای پەروەردگار ستایشمان ئەکا بەڵام چۆن ستایشێک کە ئینسان خەجاڵەتە بێ خوای گەورە ئەیباتە چی مەقامێک ئەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. بۆیە ئەم مرتبەی صالحینە کە خوا لەگەڵ پێغەمبەران و شوهەدا و صدیقینە ڕیزیانەکا و ئەفەرمێ وحسن أولئك رفيقا بەڕاستی باشترین و چاکترین ڕەفیق و هاوڵێک ئەو جۆرە کەسانن کە ئینسان بتوانێت لەو کاروانە بێ و دوانەکەوێ. جا صالحین کە مرتبەیەکە پێی ئەگەن ئەزانن چۆن مامەڵەکەن لەگەڵ خوایە. یەکێک لەو کارە گەورانەی صالحین و پیاوباشان ئیخلاس و دڵسۆزیە بۆ خوا کە ئەمە زۆر پرشنگدارە لە ژیانی صالحین. چاوەڕی دەستخۆشی، چاوەڕی
سوپاسگوزاری چاوەڕێ هیچ شتێک لە خەڵق ناکەن تەنها لە خالق نەبێ، لە عەبد نییە تەنها لە معبود نەبێ. بۆیە خوای پەروەردگاریش ئەفەرمێ وما ئومیڕوا إلا ليعبدوا الله مخلصین له الدین. ئەم ئیخلاس و دڵسۆزیە لە لای ساڵحین و پیاوچاکان و ئەولیا ڕەنگی داوەتەوە. خوای گەورە لە لای پیاوباشان و ساڵحین زۆر گەورە و عەزیمە بە معنای کەلیمە، بەوەی کە چۆن لە ئاشکرا مامەڵی لەگەڵا ئەکا لە پەنهانە زیاتر و زۆرتر و جوانتر مامەڵی لەگەڵەکە. نمونەکەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر کە سوبحان الله ئەم کوڕ و باوکە هەمان چیرۆکیان لەسەر هاتووە کە کاتێک ئەم پیاوە ئەسوڕێتەوە لە ناو مەملەکەتە شوانێک ئەبینێ ئەڵێ وەرە مەڕێکم پێ بفرۆشاڵێ من خاوەنی نیم، ئەڵێ باشە بە خاوەنەکەی بڵێ گورو خواردی، ئەڵێ نەکدانەیەک بڵێم هەمووی گورو خواردەتی باوەڕم پێەکە. واللهی زۆریش محتاجی ئەو پارەیەم، بەڵام ئەین الله. ئەم شیعار و دروشمە لە ژیانمان کاڵبووەتەوە ئەین الله. خوا لە معادلەکە لەکوێیە لە ژیانمانە، ئەم ئەین اللهە بگەڕێتەوە ژیانمان سەرتاپە ئەگۆڕێ. ئەمە شوانە نە خوێنەواری هەیە، نە شەهادەی هەیە، نە حوجرەی بینیوە، نە مزگەوتی بینیوە، بەڵام عەزەمەتی خوا حوزوری هەیە لە ژیانێ. بۆیە کە ئەڵێ ئەین الله سەیدنا عومەر بەرە بێتەوە دا لە زەوی ئەڵێ واللهی ئومەتێک ئەمە کەسەکانی بێ هیچ کاتێک خوا زەرەر و شکستیان بۆ ناهێنێ. بەڕاستی زۆر زەرورە ئێمە کە داوای ساڵحی و ساڵح بوونەکەین با بزانین خوا لە ژیانمانە چۆنە. ئەم پیاو باشانە گومانی باشیان بەخوا هەبووە سوبحانە وتەعالە. خوای گەورە لە حەدیسی قودسیە فەرمێ ئەنا عیندە ظەنی عەبدی بی، من لە جێ گومانی بەندەکەمم، چۆن گومانم پێ بێ ئەو هەم لەگەڵتا. ئەم پیاو باشانە بەردەوام زیکر و یادی خوایان کردووە، ئەوەی جەنابی دکتۆر خالید باسی کرد وەڕەجوڵ ذەکەر الله خاليا ففاضت عیناه الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. صالحين براستي ربط بونا لقل خوا أزانن شون ما لقلا بكن رازين بهمشتك كلا خوا ودي أما لبي غمره في رب صلى الله عليه وسلم كلا طائفة قريتها أو دعاء جوانا ناكا بلام دعاء كان هم سباس جزارية بخوا أفرمي خواي أجرت اليوم تور نبي من هيج قلية كمنية لما يكفيهم كراوة. يا سبحان الله. جاء مرتبي صالحي من عليهم كالايكي زور قران بهاو بنرخى بآساني بدسنايا پیاو باشان لە کۆمەلگایە واللهی لە هەر کۆمەلگایەکە پیاو باشی تیا بۆ ئەو کۆمەلگایەکی سەلیم و تەندروستە. کۆمەلگا لارولیوێری تێرکەوت ئەوە نیشانەیەوە ساڵحەکان کەم بوونەتەوە. خوا پەنامان بدە کە کاتێک ئینسانەگا بە مرتبەی ساڵح بوون خوای پەروەردگار بە ذاتی خۆی خۆشی ئەوێ. بانگی جوبریل لە سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ جوبریل فڵانە کەسم خۆشەوێ تۆش خۆشت بوێ. جبريل خوشي أبيه جار دابا آسمان خواي متعال فلاني خوش أبيه منيش خوش يويش خوش تام بيه أم جار دا أبا زيبو سرزوي آخرتو ما مستايك بياو باشي بياو شاكيك لشون يكاد طول عمرت ندبينيوا كأي بينيها لخوته وحزكي بروي خزمتي حزكي لخزمتي أبي حزكي أو روجتها يوارب بيو بوسي لقال أبو أو جارك إخوايا جاء قرب ما نبي أم صالح وصالح بونا بردوان بيه أبي بوشي وازمامة لقل خوايا بكين إن شاء الله تعالى. أي قرب هذا شيء بخير داتو دست خوش بأخوة. برس دكتور أحمد هر تاشيك لقل خدا صلحي نبي دور به أو ليك أو تخرابانات سين هم بو خودي خوي هم بو كوملقا همش بو دوار روجكي خوي سوانا. بناوي خواي قورا سباس وستعيش بو خواي قورا همو كاتي پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم كدعاء كرت أي فرمو يكي لدعاء كاني اللهم لا تكلني إلى نفسي طرفة عين فأعجز. الله أي فرمو پرورين ركم دعوات ليكم قد نمس بيريتا دس نفسو دروني خو اگه بو چرکە ساتێک من لە تۆ غافڵ ببم دەستم لێبەر بدەی فأعجز دەستە پاچە هەر بۆیە ڕابعەی عەدەوی ڕەحمەتی خوای لێبێ
ئەو ئافرەتە عاریفە گەورە کاتێک کە ئەو هەموو ستەم و نادادیە ئەبینێت گەورەکەی بە هەموو جۆرێک ئەیچەوسێنێتەوە لە شەوێکی تاریکی ئەموستە لە چاوە لە زستانێکی سەختە کەوتووە باڵی شکاوە لە ژێر زەمینێکە زنجێکە کە تەڕە سەرما هەڵیە قرچێنێ ئالەوی هایە ڕووە کاتە پەروەردگار و دەڵێ لەیتەکە تەحلو والحياة مريرة وليتك ترضى والأنام غضاب ليت بيني وبينك عامر بيني وبين العالمين خراب أفرمي خداي من پەروەرێنێری ليتك تحلو تەنها تۆ خۆش بیت با هەموو ژیان تاو بێت تەنها تۆ لە من ڕازی بی با هەموو خەڵکی لە من عاجز بێت نێوان من و تۆ ئاوەدان بێ با نێوان من و هەموو خەڵکی وێرانە بێت وەیە بەڕاستی ناسینی پەروەردگار تا نەگاتە ئەو حاڵەتە کە پێی ئەڵێن حاڵەتی عشق یعنی واتە خۆشەویستی پەروەردگار تێکەڵاو هەموو کیان و بوونی ئینسان بوو بێت ئینسان ئەو لەزەتە ڕۆحیە وەرناگرێ هەر بۆیە عاریفەکان هەمیشە گەیشتمە ئەو پایە بەرز زۆر جار من لە خزمەتی مامۆستای گەورەم مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی هەزار ڕەحمەت لە قەبری بێ ئەی فەرموو کاتێک کە من ئەو ئاەتە خوێنم إن صلاتي ونسكي ومحياي ومماتي یا ناوێرم بیخوێنم یا سەری شەرمەزاریدا ئەخەم یا تەویل یەکەم ئایا پەروەردگارەکە من درۆ ناکەم لەگەڵ تۆیە کە ئەڵێم هەموو ژیان و مردنم بۆ تۆیە ئایا لە حەقەتا وایە بۆیە بەڕاستی دووربوون لە پەروەردگار دووربوون لە خوا کاریگەری ناڕاستە و خۆی لەسەر دڵ و دەروون لەسەر ڕۆح لەسەر تاک لەسەر کۆمەڵگە لەسەر هەموو ژیانی مرۆڤەکان بەشێک لەو کاریگەریانە کە ئاماژەی پێ بکەم یەکێک لەوانە کە لە مستەلەحی ئەهلی عیرفانە پێ ئەوترێ قەساوەت یا قەسوەت القەلب یەکەم شت کە ئینسان لە دووری یعنی لەو لێکەوتە خراپانەی دووری بەندە لەخوا بریتە تووشی ئەو قەسوەتی قەلبە ئەبێ ئەو دڵڕەقیە ئەبێ تووشی ئەو دڵڕەشیە ئەبێت کە ئەو قەسوەتی قەلبە دروست بوو نائارامی لە دەرونی ئەو مرۆڤەیە دروستە بێت بە چ هۆکارێک دروستە مامۆستا چونکە وەکو خوای تەعالا ئەفەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب یا لە ئاتێکی ترا ئەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا کەسێک کە پشت لە خۆ ئەمە کە باسی ژانێکی تەنگەڵانەکە مەبەستی ئەوە نییە لە ڕووی مادی و داراییەوانێ کەمی هەیە بەڵکو لە ڕۆی ڕۆحەوە تەنگەڵانە بارودۆخی دەرونی ناتەواوە بۆیە ئەمە یەکێکە لە لێکەوتە هەرە خراپەکان کە یەکەم جار ئینسان تووشی ئەو دڕەشی ئەو قەسوەتە تووشی ئەو نائارامیە ئەبێت یەکێکی تر لەوانە لاوازبوونی ویژدانی ئینسان ئینسان کە نەختێ لە خوا دوور کەوتەوانێ ویژدانی لاوازە بێت حەڵاڵ و حرامی لێ تێگەچێ گوناهی لا ئاسانە بێ لە پەروەردگار دوور ئەکەوێتەوانێ وەکو ئاەتەکە ئەفەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم چەند مهمە کە ئینسان پێویستە هەمیشە خوای لێ بێت ئاگای لە پەروەردگاری بێت یەکێک لەوانە کە دووبارە ئەبێتە هۆی لەو لێکەوتە خراپانە دابەزینی لایەنی کۆمەڵایەتی و تێکچوونی پەیوەندیەکانیەتی کە کاتی ئینسان لە خوای پەروەردگار دوورکەوتەوە خوا لە کۆمەڵگایەک چووە دەرەوە ئەو کۆمەڵگایە نەگەڕانەوە بە لای پەروەردگار
ئالەو کۆمەڵگایەدا دادپەروەری، ڕەحم، ئەمانەت، ڕاستگۆیی ئەمانە وردە وردە لەو کۆمەڵگایە بارەکەن. یەکێکی تر لەو لێکەوتە خراپانە بریتیە لە زۆربوونی ترس و نائومێدی. ئینسان کە لەگەڵ پەروەردگارا بوو لە هەر شوێنێکا بوو، وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی دوشمنەکانم چیانەوێ لە من؟ ئەگەر وازم لێ ئەهێنن من پەیامی خوا و بانگەوازی خوا ئەگەیەنم. ئەگەر دەرم ئەکەن و دوورم ئەخەنەوە، ئەوە بۆ نسبەت موسڵمان گەڕان و سیاحەتە. ئەگەر ئەم خەنە سجنەوە، ئەوە شوێنی خەڵوەت و عیبادەت و خوداپەرستیە. ئەگەر ئەیشم کوژن، ئەوە شەهیدی گەورەترین ئاواتی موسڵمانە. ئەوانەی کە ئەمڕۆ تووشی ئەم هەموو نەخۆشی ئەبن، یەکێ بە ناوی ئەمە سیحرم لێکراوە، یەکی ئەمە جن چۆتە لاشەم، هەموو ئەمانە هۆی دووریمانە لە پەروەردگار. کاتێک کە ئینسان لە پەروەردگار دوور کەوتەوانێ، ئیتر بەرەکەت لە تەمەنیە، بەرەکەت لە ڕزقیە، بەرەکەت لە مناڵیە، بەرەکەت لە کاریان نامێنێ و هەروەها لە کارەکانیشە موفق و سەرکەوتوو نابێت. یا ڕەبی خوای گەورە پاداش بەخێرێتەوە مامۆستا، دەست و چاوت خۆش بیا ڕەبی. بەڕێز مامۆستا ئەحمەدی خامشی، بەرهەم و دەستکەوتەکان بۆ هەرێکێک لێمە کە ئەو پەیوەندیە دروست و چاکەی وەکو ئەوی کە خوددا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دانەوێ هەمان بێ لەگەڵ خوددا، چین کە بەدەستەکەوێت؟ الحمد لله كما هدانا إلى سبيل الحق واجتبانا، وأفضل الصلاة والتسليم على النبي المصطفى الكريم محمد خير الأنام العاقب وآله ذوي الغر المناقب. برهمكاني پەیوەندی تاک لەگەڵ الله جل جلاله. بەڕاستی ئینسان کە پەیوەندی لەگەڵ خوددا بوو، دەتکا بە ئینسانی ڕاستەقینە، دەتکا بە ئینسانی حەقیقی. خەڵچینە کەسێ لە خوا نەترسێ، لە حەڵاڵ و حەرام ناپرسێ. لەوە بترسە لە خوا ناترسێ، لە حەڵاڵ و حەرام ناپرسێ. چونکە ئینسان کە پەیوەندی لەگەڵ الله بوو جەلە جەلالوه، ئەوە دەگاتە پلەی لووتکەی بەرزی عیبادەت کە ئیحسانە. بە جۆرێک کە ئینسان ئیش دەکا کە خاوەن ئیشەکە لەوێ بێ، زۆر جوان ئیشەکەی دەکا. تۆش بە هەمان شێوە ئەگەر تۆ خوا نابینی، خوا تۆ دەبینێ. پلەی ئیحسان. بۆیە ئەو کەسەی کە لە بینی یعنی لەگەڵ خوددا عیلاقەی بەهێزە و هەست بە چاوەدێری خوا دەکا، ئەڵێ چۆن لە مڵکی خوادا، لە بەرچاوی خوا، لە ڕزقی خوا دەخۆم، چۆن بێ فەرمانی خوا بکەم؟ چۆن؟ کەسێ تۆی لە بیر بێ، چێی لە بیرە؟ دڵ و مێشک بە بیری تۆوە ژیرە. ئەم هەموو قەیرانی کە ئێستا هەیە بەهۆی ئەوەیە کەوانە کە خوا ناناست. تەماشاکە وتمان ئینسان کە پەیوەندی لەگەڵ الله بوو جەلە جەلالوه دەبێتە ئینسانی حەقیقی. لە سەردەمی خەلافەتی پێشەوە ئەبوو بەکرا خوا لێ ڕازی بێ، 1 ساڵ ئیمامی عومەری کرد بە قازی مەدینە، بە حاکم. دوای ساڵەکە ئیمام عومەر هاتووی کاکە لام بە، تی بوو پێت ناخۆشە ناکرێ، قورسە چییە؟ کوڕوتی کاکە من 1 ساڵە لێم هین کردو، خۆ کەس نایە بەلامە. بۆ داوا نەبوو، کێشە نەبوو، چونکە ئەوەی بۆ خۆی پێخۆشە، خەڵکەکە بۆ براکەشی پێخۆش بوو. تۆ شارێک دزی نەبێ و خیانەت نەبێ و گەندەڵ نەبێ و درۆزن نەبێ، کێشەی چی؟ ئێستا نە پۆلیس بەردەکەوێ، نە دادگا بەردەکەوێ، نە سجن و چاکسازی بەردەکەوێ. بۆ؟ چونکە لە خوا ناترسن. بۆ ئیمامی عومەر وتی کاکە ئەو حاکمێم ناوێ لام بە، ئیشێشکەی چاکم دەرەدەسێ، خۆ کەس نایە بەلامە. ئینسان ئەگەر لە خوا ترسا، بەڕاستی دەست پاک و ئەمینە. لە سەردەمی ئیمامی عومەرە لە دەوڵەتی مەدینە، کاتێک کە ئێران فەتح کراو و هەروەها چیسرا و پاشاکانیان هەموو ئاڵتون و خەزێنەکانیان وەکو خۆی بەبێ ئەوەی یەک ئەڵقەیەکی لێ کەم ببێ گەیاندیانە مەدینە. ئیمامی عومەر فەرمووی ئەڵڵاه، ئەم هەموو زێڕە جوانە، ئەم هەموو ئاڵتونە، ئەڵڵاه چۆن گەیوێتە ئێرە یەکی چنگێکیان لە نەبردو. فەرموویان عەفەفتە فەعەفەتی الرەعیەت، تۆ
تۆ بخۆت پاچی بۆیە ڕەویەتەکەش پاکە ئێستا ئەم هەموو دزی و گەندەڵی و خیانەتەکە هەیە ئێستا سەرخان و ژێرخانی وڵات دەڕوا و دەبرێ ئێستا هەموو ئاواتەکە ئەوەیە ئینسان بگات بە پلۆ پۆستێک بۆ ئەوەی بە 1 ساڵ فول بێ مەسەلەکە ئەوەی لەخوا ناترسن ئینسان کە لەخوا بترسێ ئەوە تۆ بۆ بە هەر ماوەیەک بووی بەڕێوە بووی بە بەڕێوەبەر و بە پلۆ پۆستە درا و فول بووی باخ و vێلا و کۆشک بەڵام چۆن ئینسان کە لەخوا ترسا بۆیە ئینسان دائیمەن کە لەخوا بترسێ عیب پۆشە کابراک ژنەکەی تەلاق دابوو لە کاتی ناخۆشیشدا وتیان بۆ تەلاقیە دەی وتی جا خێزانی خۆمە چۆن پێتان دەڵام عیبەکانی دوایی کە تەلاق درا و لێ بوون و هەموو شتێک کۆتایی هات دەوتیان خۆ ئێستا پەیوەندی بە تۆ نەماوە پێمان بڵێ وتی ئێستا خێزانی برایەکی موسڵمانە چۆن پێتان دەڵم عیبەکانی پۆشی و باسی نەکرد بۆیە ئینسان کە بەڕاستی پەیوەندی لەگەڵ خوا هەبوو خەڵکێکی زۆر ئێستا قەلەقە تووشی نەخۆشی دەرونی بووە سایکۆلۆجی مشکلەی زۆرە ئێمە بۆ چارەسەرەکە تەنها ذیکری ئەڵڵایە ئەلا بذیکری اللهی تەطمئین القلوب ئەم دڵ و دەرونەی ئێمە بە دەبێت پشت بەستێ ڕۆحی نادیارمان بە هێزێکی نادیار ئاسوودە دەبێ ئەو هێزە نادیارە ذاتی ئەڵڵایە جەلە جەلالوه جا ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ نەک مەلا ئەحمەد ئیمام ئەحمەد فەرمووی 50 ساڵ عیبادەتم کرد تام و چێژم لێ نەکرد تاوازم لە 3 شت نەهێنا یەکەمیان وازم لە ڕازیکردنی خەڵک هێنا تا بتوانم حەق بڵێم ئێستا حەق بۆ ناوترێ جەمە فلان حیزب تووڕە دەوێت جەماعەت تووڕە دەوێت بەخوا نایڵێن و ئەم هەموو مساوامات و مجاملات و مزاداتە خەڵک نایوێ حەقەکە بڵێ حەقەکە دەڵێ بەلێ شاو جنێوت پێ دەڵێن لە حەقی ڕاستیەک دەڵێ مامۆستایەک ڕاستیەک دەڵێ ملیۆنان جنێی بۆ دەنووسرێت لە فەیسبوک جا ئیمامی ئەحمەد فەرمووی من 50 ساڵ عیبادەتم کرد تامم لێ نەکرد تاوازم لە 3 شت نەهێنا یەکەمیان وازم لە ڕازیکردنی خەڵک هێنا تا بتوانم حەق بڵێم ئێستا خۆ خەڵکم داوای حەق دەکا ئازادی مافی مرۆڤ دیموکراسی وەکو شاعیرەکە دەڵێ ئەوە خەڵکی هەموو بوون بە حەقا کەچی قسەی حەق لەلایەن ڕقا هەر حەقە و لە ژێر ناحەق ئەنخێنێ هیچ کەس ناوێرە ناوی حەق بێنێ فەرمووی ئەوە یەکەمیان وازم لە ڕازیکردنی خەڵکەنە حەقەکە دەڵێم خەڵک چیە لە با بڵێ خەڵکی جاهیل و بێدین هەر لێت ڕازی نابێ ئەوە یەک دوو فەرمووی وازم لە هاوڕێی خراپان هێنا بۆ ئەوەی هاوڕێی پیاوچاکان بم وازم لە خراپەکاران و هاوڕێکان هێنا هاوڕێی خراپ بۆ ئەوەی لەگەڵ هاوڕێ چاکەکان بم چون لە مەجلیسی پیاوچاکان دادریشێ سێمینیشان فەرمووی وازم لە خۆشیەکانی دنیا هێنا بۆ ئەوەی خۆشی قیامەت مسۆ گەرکەم بۆیە ئینسان ئەگەر لە بینی خۆی و خوادا عیلاقەی هەبوو عیلاقەی بەهێز بوو بەڕاستی دەبێتە ئینسانێکی ڕاستەقینە ئینسانێکی بە معنای کەلیمە ئینسان دڵ و دەروون بۆیە لە کۆتاییدا دەڵێن شاعیر دەفەرمێ عیبادەت فەلسفەی عومرە هەتاک و ماوی وریابە خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوابە گەر ڕەفیقت یاری سادق بێ چ باشی ڕێگەتە گەر بەد خود لەگەڵدا بێ جەهەنەم جێگەتە جا خوای گەورە بمانکە بە لەو کەسانەی کەوا بەردەوام پەیوەندیان لەگەڵ ئەڵڵاهی جەلە جەلالوه بە کەسێک دەڵێ وەڵا فلان کەس پیاوی چاکە بەس نوێژ ناکە جات خوا کابراگە نوێژ نەکە چاچەکەی لەکوێدایە کەسێک خوانە ناسە چاچەکەی لەکوێدایە خەڵکینە بەڕاستی ئینسان کە لەگەڵ خوا ڕاز نەبوو لەگەڵ کەس ڕاز نابێت لەگەڵ تۆش ڕاز نابێت خوا مانجر لەو کەسانێکەوە لەگەڵ تۆ ڕاستن و خوا ڕەحم بە ئێمەش بکەیت و تاعات و عیبادەتمان قبول بێ اللهم ئامین دەست و چاوت خۆشی مامۆستا خوای گەورە پاداشی بەخێر داتەوە سپاسان دەکەین هەر لە کۆتایی یەکەمتر لە خولەکێک دێنەوە خزمەت جەنابتان لای مامۆستا ڕزگار دەست پێ دەکەم مامۆستا کۆتا وتەی جەنابتان خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە یەک سوورەت دووشتمان لە بۆ باس ئەکا فرعون یونس عەلەیهی السەلام فرعون ئەکەویتە ناو ئاو یونسیش ئەکەویتە ناو بەحر فرعون هاوار أكا قال آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين يونس عليه السلام فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين أويج هواري خواءك خواء سبحانه وتعالى بفرعون أفرمي الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين استاكتي بيشي نشي زور خرابتها وإستا أقريوا بيونسيش أفرمي عليه السلام فلولا أنه كان من المسبحين
للبث في بطنه إلى يوم يبعثون أقل لن يشخينا النبا أبا بما باول ناوز جحوتك كواتا أو سابقية كاريجري لنتيزي إنسان أكا ويبيغمبر فرمي صلى الله عليه وسلم تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة لكاتي خوشي خواب ناسا لكاتي ناخوش كان خوي قول سبحانه وتعالى بهانا يمروف ودت صدق وجي بارك الله بكم برز دكتوري برز كتا وتيزنابتان خی گەورە سەلامتان کە ڕەبی وڵا شتێکەیە کە زۆر گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی ئەم باسی خواناسیە ڕنگ بداتەوە لە ژیانی تاکەکانە ببێ بە دیاردەیەک و هەمووی شایەتی بۆ بدا ئەویش ئیشکردنە لەسەر ناخی ئینسان لەسەر دڵ و دەروون کە پێغەمبەری نازدار ڕۆژێکیان دانیشتووە لە مەجلیسێکا صلی الله عليه وسلم فەرمێ ئێستا کەسێک لەم دەرگایە تێدە ژوورەوە ئەهلی بەهەشتا سێ ڕۆژ لەسەر یەک قسە ئەکا و هەمان نەفەر دێتە ژوورەوە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز دوای ئەکەوێت تاقی بکات دیخەتەدا ئەم کەسە شتێکی جیاوازی نییە شتێکی غەریبی نییە عیبادەتێکی زۆر جەباری نییە سەدەقەی زۆر گەورەی نییە کە ئەم پلەپای لەکوێ بەدەستکەوتووە دوای ئەوەی کە بۆی باسەکە ئەم بۆچی هاتووە و حیکایەتەکە ڕوونا ئەم پیاوە ئەم سەحابە بە ڕێزە پێ ئەڵێ هۆکاری من ئەوەیە دڵم سافە و پێغەمبەر کە کاتێک ئەبوو بەکری سەدیق کە ڕەفیق و هاوڵی ئەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دای عایشا فەرمێ ئەبوو بەکر پێشتان نەکەوتوەوە بنە بە نوێژ زۆری نە بە ڕۆژ و زۆری نە بە زەکات زۆری بەل سەبەقەکم بشەیئین وەقەڕە فی قەلبیه ئیش لەسەر ئەم دڵە بکەین ئەو وەختە یەقینمان هەبێ ژیانمان ئەگۆڕێ خی گەورە پاداشتەوە دەست خۆش بیارە بەڕێز دکتۆر ئەحمەد کۆتا و تێزەنابتان لە ساڵی هەشتاکانە دکتۆر محسین عەبدولحەمید خوای گەورە بیپارێزێت زنجیرە کتێبێکی پشکۆلەی دەرەکرد نزیکی ئەوەی کە بن لە بیرم مابێ ئی هەشتاکان نزیکی دە زنجیرەی لێ چاپ کرا یەکێک لەو زنجیرانە کتێبی ئەلعیلم لەیسە کافڕن زنجیرەی یەک کتێبێکی چلاپەڕەیی بوو یەکێ لەو قسانە کە دکتۆر محسین لەو کتێبەیە باسیەکە ئەفەرمێ ئەوانەی کە باوەڕیان بە خودا هەیە زۆر کەم تووشی قەلەق دڵڕاوکێ نەخۆشی دەرونی ئەبن لە سەدا 75 ئەوانەی کە تووشی قەلەق و دڵڕاوکێ و زۆر جار تووشی ئینتیحار و خودکوژیە بن ئەوانن کە باوەڕیان بە خودا نییە وێ ئێمەش ئەگەر بمانەوێ ماڵەکانمان بەرەکەتدار بێ مناڵەکانمان ساغڵەمە و باش دەرچن بەڕاستی ئەبێ جوان لەسەر خواناسی باش پەروەردەیان کەین هەر ماڵێک توانی بێتی مناڵەکانی خواناس لە خواوە نزیک بن ئەو ماڵە ماڵێکی سەرکەوتووە ئەو مناڵانە مناڵێکی ساڵحن ئەو ماڵە بەرەکەتی تایە و ئەو مناڵانە لە هەڵس و کەوت و کارەکانیان خوای تەعالا تۆفیقیان پێ ئەبەخشێت خێرنسی مامۆسای بەڕێز مامۆستا خالید کۆتا ئامۆژگاری جەنابتان لەو بەرنامەیە پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لصحيح بخاري ومسلم نهاته فرمي من أحب لقاء الله يحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه اگر پێت خۆش بۆ بگەی بەخوا بزانە کۆمەڵ لە ژیانت شتی باش تەقدیم کردی لۆیە دەتەوێت بگەی بەخوا لۆیش خوای گەورە لقایت و پێ خۆشە ئەگەر خوا نەخواستە کۆمەڵی گوناح و تاوانی زۆرت تەقدیم کردبی بەڕاستی پێت ناخۆشە بەو کۆڵە گوناحەوە بگەی وێ لای خوای گەورەش پێی خۆش نییە ئاوا بگەی وێ لای ئەو جالوية دجيرنوا ابن حجر لفتح الباري باز دكا دلي أثريك لإبراهيم عليه الصلاة والسلام كاتب ملك الموت هاتي روحي بتشيشي بيقوتي بس أو سؤالا له لأخوابك هل يقبض الخليل روح خليله دوست روحي دوستي خوي دشيشي طلب برسيارك وندق قرز ونيتاني أو جواب ذاته يا ربي خويا تي بيبلم تي خويا يقول بيفرمو بيبلي هل يكره الخليل لقاء خليله الله ئایا دۆست پێی ناخۆشە بگاتە دۆستی خۆی ئەگەر پێی بڵێ پێی ناخۆشە بێتەکنە من بانێت جالوێ سەلەفی ساڵح قسەیەکیانە بە ڕەحمەتی خۆیان لێ بیدایان فەرمووی إذا كان الله معك فمن تخاف وإذا كان الله عليك فمن ترجو ئەگەر تۆ خوات لەگەدابی لەکوێ ترسێ ئەگەر خوای گەورەش لە زدی تۆ دابی لە دوژمنایەتی تۆ دابی ئومێدت بەکوێ هەیە خوای گەورە هەموو لایەکمان پارێز بارەکە الله مامۆستا دەست خۆش بێ خوا بەڕێز مامۆستا ئەحمەدی قامشی کۆتا پەیام ئامۆژگاری جەنابتان وەڵا پەیامی ئێمە ئەوەیەکەوە ئەوەی ئێستا ئێمە دەیبینین ململانەی دنیاە
سەرقاڵی و مەشغەڵەت بوون بە دنیاوە قیامەتی زۆرێک ئێمە قیامەتی لەبیر نەماوە بەهۆی سەرقاڵیمان بە دنیاوە قیامەتمان لەبیر نەماوە با پێشبڕکەی قیامەت بکەین خەسارۆمەندترین کەس ئەو کەسەیە کە قیامەتی خۆی دەگۆڕێتەوە بە دنیای خەڵکیش نەگی خۆی بۆیە دەڵێم عەلی تەنتاوی عالمێکی گەورەی ئومەتی ئیسلامیە لە تەمەنی 80 ساڵیدا دوای 80 ساڵ تەمەن دوای ئەم هەموو عیلمە لێیان پرسی قوربان چی لە دنیا تێگەیشتی و چی قسەیەک زۆر بەلاتەوە گرنگ بوو فەرمووی قسەی ئیبن الجەوزیم زۆر بەلاوە گرنگە لەو هەموو تەمەنە و ئەزمونەدا کە فەرموویەتی إن مشقة الطاعة تذهب ويبقى ثوابها مشقة ماندوبوني طاعة عبادة روج صبر أمانة دروا مشقة طاعة ما أهلاك كدروا ويبقى شيء من يتوى ثوابك بعد عشتك من يتوى وإن لذة المعصية تذهب ويبقى عقابها ولذة خوشي معصية تاوانش دروا توزي خوشي بينيوا لحرام دروا بەڵام سزایەکەی دەمێنێتەوە بۆیە گوناهت کرد تامی ڕۆیی سزاکەی وا چاوەڕێتە دەفەرمێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا دەمری خوا ڕەحم بە ئێمەشکە یا ڕەبی خوا خێر نووسی مامۆستا دەست خۆش بی بەڕەس مامۆستا شێرزاد کۆتاوتەی جەنابتان وڵا یەک لە عارفان دوعایەکی زۆر خۆشی هەیە ئەیفەرموو یا ئەرحەم الراحیمین ارحمني وأوصلني إليك گەورەترین نعمەت ئەگە خوا بە بەندەی خۆی بدا ئەوەیە ئاشنای دەکا لەگەڕ خۆی لۆی شێخ عەبدولقادر گەیلانی هەزار ڕەحمەتی خوای دەبی ئەی فەرموو خوایە نەمردین پێش ئەوەی لە قیامەت ببینین لە دنیا بە خزمەتت گەیشتین بەڕاستی یعنی گەورەترین نعمەت گەورەترین لەزەت و خۆشی ئەوەیە کە ئینسان هە لە دنیای بە خوای خۆی بگا بە عیبادەت بە دوعا بە زکر بە پارانەوە یا ڕەبی خوای گەورە پاداشتی بە خێرتان بداتەوە ڕاگیری و بەردەوام و عاقبەت خێرتان کە زۆر سپاسان دەکەین خوای گەورە تەمەتان باقیکە لەسەر خێر بۆ ئێمەمان و خزمەتی ئیسلام و مسلمانان دووبارە زۆر بەخێر بێن دەستان ماسەکەین مامۆستا دە ساوتان خۆشی یاخوا بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی پەیامی دڵان ئەوە یەکەم ئەڵقەی بەرنامەمان بوو با مانجی پیرۆزی ڕەمزان بکەینە هەل تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوددا تا پەیوەندێکی جوان دروستکەین هەم لە دنیا ئاسوودە و بەختەوەر و کامەران بین هەمیش لە قیامەت ڕووسور و سەربەرز و بەختەوەری یەکجارەشی بین تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێر بکە سپاردەوە زایە ناکە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه ئەڵقەی زیکرە چێژی ئیمان دەوای داروون ئارامی گیان نەشئەی ڕوحە نەوای جەستە شیفایە بۆ دڵی خەستە پەیامی ئاوین و ئیمان دەستی نزای ڕوو لە ئاسمان دڵی گەرمی شەو بێداران چاوی پڕتە سەی چاوەڕوان چاوی پڕتە سەی چاوەڕوان میحرابێ بۆ یادی خودا پەنجەرەیەک ڕوو لە هودا دەرفەتێک بۆ مرۆڤ سازی بەرنامەیەک بۆ چاکخوازی بەرنامەیەک بۆ چاکخوازی سەکۆی موحیبەت و عرفان بەرماڵی پیر و جوانان بەرنامەی پایامی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی